لە ماوەی ئەو چەند ڕۆژەی هەفتەی ڕابردوو لە ڕۆژانی جەژنی قوربانی زیاتر لە 290,000 گەشتیار سەردانی ئەم سنوورەی کردووە. ئەوانەی کە بۆ گەشتیاری مانەوە لەم سنوورە سەردانی ئێریان کردووە و هەمیش ئەوانەی کە ڕۆژانە سەردانی ئێریان کردو و گەڕاینەوە. زیاتر لە 74,000 گەشتیار لە شوێنەکانی ئەو شوێنێک کە وەکو گەپەر ئامادەکراون لە بۆ گەشتیاران ماونەتەوە و 26,000 گەشتیار لە شوێنەکانی هۆتێل و مۆتێل ئەوانەی کە لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆرانن ماونەتەوە و زیاتر لە 19,000 کەس لەوانە 5,500 لە وڵاتی ئێران سەردانی ئەم سنووریان کردووە. 13,500 عێراقیش کە لە شوێنەکانی دیکەی ناوچەکانی دیکەی عێراق سەردانی سنووری ئیدارەی سۆرانیان کردووە. من لێرەوە دەمەوێت بە دەرفەتی بزانم ئەو پلانەی ئێمە کە دامان نابوو بۆ پێشوازیکردن لە گەشتیاران لە هەموو ڕوویەکەوە بە سەرکەوتووی ئەنجامدرا.